تۆ لە ڕووی عەقیدەوە کەوتووی، اینجا لە ڕووی فکر و سیاسەتەوە کەوتووی. تۆ مەسعود بەرزانی بە وەلی ئەمرە زانی لە زەمانێکە ئەڵێ وەلی ئەمرە کە کورد پێی وایە وەلی ئەمر نەماوە ئەسڵەن، نەک وەلی ئەمر. کوردە سیاسیەکان خاوەن فکرەکان، خاوەن ڕێکخراوە جەماوەریەکان، ڕێکخراوە مەدەنیەکان پێیان وایە بە پێی قانونەکەی خۆی کە ئیمزای کردووە ڕێئاسەتی نەماوە، شەرعەتی نەماوە، ئەچی تۆ ئەڵێ وەلی ئەمرە. ئەمە غەریب نییە بۆ یەکێک کابرایەکی تر ئەڵێ خۆ لە بەریتانیا وەلی ئەمری موسڵمانەکان هەرە کەسێک کە حاکمە لەوێ. ئێدەی مژدەتان لێبێکەوە بوو هەرچەنە مژدەی واش ناوترێکەوە بۆ دۆناڵد ترامپیش بوو بە وەلی ئەمری موسڵمانانی 3 ملیۆن موسڵمانی ئەمریکا. بۆتینی ژەبێ بڵێن وەڵا ئەوەش وەلی ئەمری 20 ملیۆن موسڵمانی ترە لە رووسیا. برامە چۆن ئەمە تعریفانەوە هەکرێ کە هەبوو تۆ لە ناحەی عەقیدەکەش کەوتووی، لە ناحەی فکر و سیاسەتیش کەوتووی، لە ناحەی ئەخلاقیش زۆر باشتر کەوتووی. وەڵامیشت دەدەمەوە چونکە ئەمە مەسەلەی تەوحیدی حاکمیەتەکە شتێکی زۆر گەورەیە. کابراوا بزانێ مەلیکە ئێلیزابێت وەلی ئەمری موسڵمانانە لە بەریتانیا. ئەمە گومڕاهبوونێکی زۆر گەورەیە. هەڵێ ئەی یعنی کار بەدەست ئاخر غەشیم خۆیمە لێمان نەپرسیوی وەلی ئەمر لە ڕووی زمانەوانیەوە یعنی چی؟ وەلی یعنی خاوەن و ئەمریش یعنی دەسەڵات. تۆ پێمان بڵێ خاوەنی دەسەڵات. ئێمەڵین وەلی ئەمری موسڵمانان کە بەیعەتی ئەدرێتێ. دکتۆر عەبدولەتیف کە ئەڵێ مەسعود بەرزانی وەلی ئەمری موسڵمانانی کوردە وەلی ئەمری کوردستان یعنی جائزە بەیعەتی بدرێتێ. ئەو قوانینانی دەری کردوون قوانینێکی شەرعین. یعنی مەسعود بەرزانی وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز تاکو بەیعەتی بدەینێ. ئاخر ئەمە گومڕاکردن، ئەمە تەضلیلە، ئەمە چاواشەکاریە.